لە گەڕی حەڤدەیەمی خولی نایابی کوردستان یانەی سۆران لە نێو یاریگای خۆی میوانداری یانەی برایەتی کرد. ئەگەرچی یاریزانانی یانەی سۆران لە نیوەی یەکەمی یاریەکە بەهێز دەرکەوتن، بەڵام چەندین هەلی گۆڵکردنیان لەدەستدا. نیوەی یەکەمی یاریەکە بەبێ گۆڵ کۆتایی هات. نیوەی دووەمی یاریەکە دەستی پێکردەوە و لە خولەکی 82 یانەی برایەتی گۆڵی یەکەمی یاریەکەی لەلایەن عەلی کاکەمین لە ڕێگای لێدانی سزاوە تۆمار کرد. یاریەکە لە بەرژەوەندی یانەی برایەتی بە گۆڵێکی بێوەڵام بە کۆتا هات. یاری تۆ پێ دۆڕان و برنەوە هەیە، ینی عەزەکەم سەرجەم هاندەران و یاریزانانیش باند وەرنەگرن. یاری تۆ پێ ینی ئێمە باسێکی باش یاریمان کرد ئەمڕۆ، ئەتوانم بڵێم باشترین یاری ئەمڕۆ ئەنجامماندا، بەڵام مۆفەق نەبووین لە هەڵی ئەو هەڵانەی بۆمان ڕەخساوە کە گۆڵیش نەکەێت و عەتمەن لەوانەیە لە فرسەیەک لە کەمترین دەرەفەت گۆڵی بخۆی. هەر ئەوەش ڕوویدا ئەمڕۆ لە یاری ئەمڕۆدا، ئەوەش بە هۆکاری دۆڕانی ئەمڕۆمان. یارێکی باشمان ئەنجامدا، هەم لە ڕووی ئەنجام هەم لە ڕووی ئاست یارێکی زۆر باشمان کرد و توانیمان سێ خاڵی یاریەکە بەدەست بێنین. دەستخۆشی لە یاریزانەکان دەکەم. بەڕاستی ئەو سەرکەوتنە لە بۆمە زۆر گرنگ بوو، لە بۆی ئێمە تا ڕادەیەک بەرەو پێشتر دەچین نزیک دەبینەوە لە بۆ نازناوەکەی. ئیشاڵڵا بەردەوام دەبینە ئەو سەرکەوتنانە، ئیشاڵڵا و سەرکەوتنەش دەبێتە دافعاک لە بۆ یاریەکانی داهاتوو دەتوانین دەست بەو سەرکەوتنانە بگرین. یانەی برایەتی بەم سەرکەوتنەی تۆماری کرد کۆی خاڵەکانی بۆ 26 خاڵ بەرز کردەوە و هاوشێوەی نەورۆز و پێشمەرگەی هەولێر بە جیاوازی گۆڵ لە پلەی دووەم دێت. بە شێوەیەکی کاتی و سۆرانیش لە خانەی نۆیەمی ڕێزبەندی مایەوە بە 16 خاڵ و بە کاتی. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.